منی جەناب زانین جاری یەکەم هێنا و تێستی زیرەکیمان بۆ گە زۆر پرسیارمان لێکرد تەمەن نێزانین جواب باتەوانێ مناڵی تەمەن ئێمە شەشەوە نییە مناڵی 6 ساڵ ئێمە لە پرسیاری تەمەنەکەی خۆی دەستمان پێکە 6 ساڵ نەیزانی هاتیینە 5 ساڵ نەیزانی یەک پرسیاری زانی هاتیینە 4 ساڵ یەک پرسیاری زانی هاتیینە 3 ساڵ دوو پرسیاری سێ پرسیار ئەوە شتێکی وابزان مهم بە هەموو پێوەرەکان کەمە قسەی من نییە مەشتی زانستە ئەم مناڵی تۆ تەمەنی 6 ساڵە بە عمر بەڵام عەقڵی مناڵێکی 3 ساڵە بە دڵنیاییەوە هێن زۆربەی پێشتیش تێستەکان هێن بۆ کرد و هەمان شتیان پێوتووی و ئەم فۆرمەیان کە پێمان وتنە و نیشانانەی کەوتمان دەستی والێکاوە سوڕێتەوە چیوچێوانە تقریبان هەر هەمووی نەخێرە یعنی ئەم مناڵی تۆ دڵنیا دەکەمەوە خوا ئاگادارە ئۆتیزم نییە هەرچی نیشانەی ئۆتیزم بێت لە مناڵی تۆیان نییە تاڵن داون سیندرۆمیش نییە لەبەری داون سیندرۆم خۆ دەزانی و خەڵکی مەنگۆلیا وایە جاران پیانەگو مەنگۆلی بەزیتر وڵاتی مەنگۆلیا ئاعترازی گەلەن تۆی گرتوەکان وتی ینی چیوانە بە ناوی ئێمەوە ناوەنێن ئەو بیتر ناوێنە داون سیندرۆم داون ناوی دکتۆرەکە بوو کە کەشفی کرد سیندرۆمیش ئەین نیشانەکان متەلازیمەکە لەگەڵ یایەتی باشە کەواتە مناڵی تۆ نە ئۆتیزمە نەوە بەڵام ئەوانەی کە لە فەرموو بەش حومانی لەدایک بوو ئاوەکەیتم ئاوی زیایی کردووە کەمی کردووە شین بۆتەوە گەشتکە هەموو ئەمانە بەڵگەن بڕۆ حەزەکەی لە 100 کەسی تیش پرسیارکە ئەم مناڵی تۆ گەشەی دواکەوتۆ قوربان یعنی ئەمە هەموو حاڵەتەکان پێمان نەڵێن تێستەکان پێمان نەڵێن و فۆرمەکانیشەوە زانیاری دایکێتی خۆشە دڵنیام نکوڵی لێ ناکەم شتانەمی بووە ئەڵێ بردوومانە گەشتکە لیا و بردوومانە وەکو لە ناو تەنورە خۆ بردووتە ینی باشە هەموو ئەمانەی تر مناڵ چۆن گەشەی دوانەکەی بە قورە چۆن عەزیز بە مێشکی ناگە چۆن عەزیز بە پەردەی مێشکی ناگە یعنی ماڵەکەی تۆ گەشەی دوا کەوتووە بە هەموو حاڵەتی پێویستی بە پۆلی تایبەتێ بە قوربان یعنی من تێناگەم بۆچی تۆ بێ ئینکاری بکەی بڵێ نە من ئەم مناڵە پێویستی بە هیچ شتێک نییە ئایا ئەمە بە قازانجی مناڵەکە و تەواوێ بە دڵنیایی بە زەرەری تەواوێ بە دڵنیاییەوە یعنی تۆ زوڵم لە مناڵاکەی ئەگەر بڵێ نا ئەبێ لەگەڵ مناڵی ئاساییە بێ کاکە و منهەجە قورسە براکە لە هەموو دنیای بەو شێوەیە بەڵێ کاک دکتۆر من زۆر تعجبیەوەکەم ئەم مناڵی من بۆ فێر نابێت ینی بۆ لەناو پۆل فێر نابێت ئەی ئەم چی لە مناڵەکانی ترکەمترە بەڕاستی اینجا دوایەوە جیاوازی نێوان پۆلی تایبەت و پۆلی ئاسایی چییە ئەمیش قەیچێکە ئەگەر ئەم هەر بە تەمای خوێندن بوو بێت بۆ خوێندن هاتی بێ باجیانەکرێت و لەگەڵ مناڵەکانی تر بخوێنن چی ئەڕێ لە ناو پۆل لە ناو مناڵانە ناو ناتۆری دێنانە بەڕاستی من پێم خۆش نییە کازاویجان یەکەم شت بە قوربانەگە تۆ باسی ناو ناتۆرە بکەیت وەرە ئەچین بۆ مەکتەبەکان سەدان مناڵی ئاساییە و هەموو کەسێکی دو چوار مناڵەکەی تری کێشەی نییە هەڵک ناو ناتۆری لێ دۆزێتەوە لە کووردا کەم ئایلە هەیە کەم جارێ لە لادیەکان هیچێکم دۆزەر لە قەبێکی نەبێ یا فلان شانشکاوە یا فلان چاوزەقە یا فلان سەرزلە یا فلان نازانم چییە ئەمە هەر تر کۆمەڵگای دواکەوتوانە دەکەوت لە قەبێ شتێک بۆ دۆزێتەوە بۆ هەموو مناڵی چێ دۆزنەوە بۆ ئێمە کەم بە مناڵی پیانتون جێ لەو سەرزل و چاوزەق و نازان چی ئەمە بەڵگە نییە بە قوربان لەبەرەوە لە پۆلی ئاسایی بێ لە پۆلی تایبەت بێ ئەگەر خەڵکەکە دواکەوتوو بێ مناڵەکان وشیاریان دەبێت لە هەردوو حاڵەتەکە قساکە نەمە یەکەم تۆ نابێ جۆ لە قسە و قسەڵ و شێوان بگری باسی پۆلی بۆ لە پۆلی ئاسایی نەبێ کاکازاوجان پۆلی ئاسایی کەم منهەجە پرۆگرامی وەزارەتی پەروەردە دانراوە بۆ مناڵی ئاسایی دانراوە ینی بۆ نمونە پرۆگرامەکە دانراوە بۆ یەکی بنەڕەتی بۆ مناڵێک دانراوە کە ئاسایی بێگەشەی دوانەکەوێ بێ ینی عمرەکەی 6 ساڵە زەمن کات عمری عقلێکەشی زیرەکیەکە توانەکە هەر 6 ساڵە بۆ ئەوە دانرا بە قوربان حتا ئەو مناڵانی کە 6 ساڵە خۆی بەڵام زیرەک و بلیمەتن عقلەکانی مناڵێکی 6 ساڵ و 9 ساڵ نابێ منهەجە بێتەوە بچێتە مەکتەبی بەهرەدارانەوە هەویشەیە ئەو بەریشمان هەیە باشەکەواتە مناڵەکەی تو ئێمە تێسمان بۆ کرد عمری 6 بە زەمن بکات 6 ساڵ لەدایک بووە بەڵام عقلەکەی هی 3 ساڵە بەسە پرسیاری لە بەڕێزێ بکات مناڵی عقلی مناڵێکی حەزانە بێ 3 ساڵ هێشتا هی ڕۆزەش نییە ئەتوانی منهەج و پرۆگرامی پۆلی 6 ساڵی بیتێ ئەبێ ڕەحمەت لێبێ با بچێتە پۆلی ئاساییەوە ئێخر پۆلی ئاسایی دەرسەکانی بۆ مناڵی ئاسایی ئەم مناڵی تۆ گەشەی دواکەوتووە بۆ مناڵێکە عقلی مناڵێکی 6 ساڵان بێ زەمەی تۆ 3 ساڵانە جیاوازیەکەی ئەوەی بە قوربان مامۆسایەک لە پۆلی ئاسایی بێ ناتوانین دەستکاری منهەجەکە بکات لە وەزارەتی پەروەردە بۆی هاتووە بیرکاری ئەمەی خوێنی زانستە ئەمەی خوێنی کوردیەی خوێنی ئینگلیزی خوێنی خۆ ناتوانێت مامۆساکە لای برێ بەڵام لە پۆلی تایبەت بە پێی تواناکە کەم و زیایەکەی یعنی ئەگەر بۆ نمونە ئەلفوبێی کوردی هەبێ یا زانستە بێ
ئەگەر بە ساڵێکیش نەیتوانی تەواویکە بە 2 ساڵ پێی تەواوەکەن بە 3 ساڵ پێی تەواو بە پێی تواناکەی خۆی لەوان هەیە بە ساڵ و نییە تەواویکە هەیە بە 2 ساڵ تەواویکە لەبەرەوە ئەمە جیاوازیەکانە براکەم ناکرێت تۆ جۆ لە قسە و قسەڵۆک بگری وڵا ئەم وا ئەڵێ ئەم وا ئەڵێ من وا ئەەکەم ئەوە وا ئەەکەم بەوەی لە مەسڵاتی مناڵەکە نیە براکەم